بسم الله والحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. إيمان داران أويك إنساني مسلمان لبيري ناشي لأنجامي أويك قرآن خوينيته آيات كاني قرآن يتبرشاوي يارمتداني ريبواران أو كسانيك دوور وڵاتن و کەسانن کە بێکەسن و کەسانی کە دەستیان ناگا بە شوێنی خۆیان و دوور کەوتونەتەوە و وڵاتیان لێ تێکچووە و نیشتیمانیان لێ تێکچووە و خاکیان لێ زەوت کراوە و ئاوارە بوون و دەربەدەر بوون و یان بێ شوێن ڕێگا بوون و یان لەبەر مشکلەیەکی کۆمەڵایەتی شوێنێکیان بەجێهێشتووە و کەوتونەتە شوێنێکی ترۆ ژیانیان باش نییە. ئەوەی کە لە قورئانە پێوتێ ئیبن السەبیل لەبەر ئەوەی کە بەڕاستی ئەو شوێنەی خۆی بەجێهێشتووە لەو شوێنەیە کە عیزەتی هەبووە، پارەی هەبووە، سامانی هەبووە، ژیانی هەبووە، کە سوکاری هەبووە، بەجێهێشتووە سەکەوتووەتە شوێنێکەوە کە خەڵکەکە هەمووی ناناسێ، ئیشی دەست ناکەوێ، هەموو کەس ئیشی پێ ناکە، یاخود ژیانی ناتوانێت دابین بکە، یاخود ناوێرێت لە هەموو شوێنەکە ئیش بکات. ئەم جۆرە کەسانە یەکێک لەو کەسانی زەکاتیان پێشی ئەوانە کە خوای گەورە لە قورئانە باسی کردووە. إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل. وهروها لكات جهاديش أو غنيمتيك أجيري بشك لو غنيمة بو ابن السبيل. بيجي لو يكخواي قول القرآن دا لشندها آياتي تريشا فرماني كردوه كإنساني مسلمان يارمتي ابن السبيل بدا أوانيك بۆکووتمان جێگە و شوێنیان لێ شێواوە یا کەوتونەتە شوێنێک و پارەیان پێ نەماوە یاخود لە شوێنەکان ئیشیان دەست ناکەوێ. بۆیە ئینسانی مسلمان یەکەم وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم من كان في حاجة أخيه كان الله في حاجته. هەست کەسێ پێویستی برایەکی یا خوشکێکی مسلمانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم برا خوشکیش هەر ئەگرێتەوە، یعنی مەبەست پێی زۆرینەکەیە وەکو لە قسەیە ئەوترێ پیاو ئەبێ وابێ و پیاو ئەبێ وابێ، بەڵام خۆ ئەگەر ژنێکیش هەروابێ فەرقی نییە، نیو سیفاتێکی جوانە. بۆیە لە وشەی عەرەبی شاگەوتێ برا خوشکی شەرەگرێتەوە فەرقی نییە. ئەفەرمی هەست کەسێ پێویستیەکی خوشکێکی یا برایەکی جێبەجێ بکە خوای گەورەش پێویستیەکەی ئەو جێبەجێ ئەکە. یا ئەو کەسێک کە بەدەم مشکلەی مسلمانێک و ئەڕوا بۆی حەلەکە یارمەتیەکە یا ئیشێکی بۆ ئاسانەکە، ئیشی دایرەیەکی بۆ ئاسانەکە، ئیشێکی بۆ ئەدۆزێتەوە، خانوویەکی بۆ ئەدۆزێتەوە، زەمانەتێکیەکە، کەفالەتێکیەکە، ئەمانە هەمووی ئەچێتە بری ئەو حەدیثەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەچ کەسێ پێویستی مسلمانە جێبەجێگە خوای گەورە پێویستیەکانی ئەو جێبەجێەکە. و حەدیثی تریش زۆرە لەو بارەوە من كان في عون أخيه كان الله في عونه. و خوای گەورە لە قورئاندا هەموو ئەو کارە چاکانی کە باسی کردووە بە تایبەتی ناوی ئیبن السەبیلی هێناوە کە ئێمەی مسلمان دایما چاومان لەوە بێ و ئێمە هەندێک بەرنامەژ ئەبینین لە سۆشیال میدیایە جێگەی دڵخۆشیە کە خەڵکێک ئەیەوێ بۆ تاقیکردنەوەی خەڵک بچێتە شوێنە جیاوازەکانی عێراق داوای یارمەتیان لێکە، ئەڵێ من پارەم پێ نەماوە یا ناتوانم بگەمە جێگەی خۆمیان یارمەتیەکەم بەسەیەکی خەڵکێکی باش هەن کە یارمەتیەتان ڕاستە خەڵکێکیشن لەوە چێ لەبەر زۆری خەڵکی درۆزن متمانەیان نەمابێ، بەڵام خەڵکێکی زۆری ژەبین کە حەز بە یارمەتیە یاخود بە لێکۆڵینەوە یارمەتی ئەدات کە ئەوە شتێکی چاکیشە بە تایبەتی برادەوڵەمەنەکانمان. ئەبێ ئاگایان لەوە بێ پارە بەڕاستی یەکێکە لە ئیشە گرنگەکان، یەکێکە لە شتە گرنگەکان. ئەو پارەیە حتا لە شوێنی چاکداینەی خێرە. بەچیش لە شوێنی چاکدان چەنە پێوەی ماندوو بووی پایاو کردووە ئەوەندەش پێوەی ماندوو بکە سەرفیەکەی ماندوو بە قەیچێکە بچۆرە ماڵی فەقیر، بچۆرە ماڵی هەتی و بچۆرە ماڵی نەخۆش، بچۆرە ئەمانە هەمووی ئیمانی خۆت زیاکە، ئیمانی خێزانەکەت زیاکە، ئیمانی مناڵەکانت زیاکە کە بچی لەگەڵ یانە با بچین بۆ ماڵی ئەو فەقیرە بزانین چیان پێویستە، کە تۆ چوویتەوە یەکەم بۆ دەرەکەی کە خوا چەنێ نیعمەتی بەسەر تۆ کردووە کە پێویستی و پێ نییە، خوا چەنێ چاکەی لەگەڵا کردووی کە ئەم ڕێگە خێری پیشان ناوی تۆ ئەتوانی یارمەتی خەڵک بی. چکە پێغەمبەر فەرمووی اليد العليا خير من اليد السفلى. ئەوەی کە ئەبەخشێ باشتر لەوەی کە وەرئەگرێ. و پاشانیش ماڵ و مناڵەکەش قەدری ئەو نیعمەتانە ئەزانن کە تۆ خەڵکێکەیە نیەتی خەڵکێکەیە نان نییە بیخوا، خەڵکێکەیە
جلنیە لە بەریکە خەڵکەیە کرێخانی بۆ نادی خەڵکەیە سەرمایەتی و نەوتی بۆ ناکەڕێ و پاشانیش لە هەمان کاتش ئەوانش فێری خێرەکەی، ئەوانش فێری یارمەتیدانەکەی، ئەوانش فێری ئینسانیەتەکەی و ئەو کیبر و بەخۆ بەزرزانی کە لە ئینسانە دروستەوە بەهۆی پارە و بەهۆی عیلم و بەهۆی منسەب و شتەوە ئەو کە ئەچیتە ماڵی فەقیرە ئەچیتە ماڵی نەخۆشی ئەو کیبر و شتە دائەڤەزێ ڕێژەکەی نامێنێ بۆ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم خێری دانەوە بۆ کەسانی دەست بەسەر سەری هەتیوەکەیان باوکی کوژراوە لە شوێنێک تاوانی ئەو مناڵە چیە ئەو ژنە چییە کە مێردەکەی کوژرا بۆیە ئینسانی موسڵمان بەڕاستی لەو لایەنانەوە ئەهلی خێرە و ئەهلی چاکەیە و حەزی بە خێرە و تەنها لایەنی خوای گەورە لەبەر چاوەگرێ لا نورید منکم جەزاء ولا شکورا بیر لەوە ناکاتەوە کابرای خەڵکی ئەم وڵاتە نییە خەڵکی ئەم شوێنە نییە یان کێڵێ بینمەوە یا چی ئیسفادەیەکی بۆ من هەیە بەڵکو بیر لەوە کاتۆ خوای گەورە چەندێ پاداشی لەسەر ئەم کارە داناوە کە کەس نایناسێ کە کەس نازانێ کە کەس پێ و نازانێ هەتا نهێنی تر بێ ئەجرەکەی زیاترە و یەکێکە لەو کەسانی کە ئەچێتە ژێر سێبەری عەرشەوە داواکەین لە خوای گەورە خێری خێرەوەمەندان قبوڵ کە و خوای گەورە ڕەحم بە هەموو ئاوارە و دەربەدەر و بێکەسەکان بکات